شەوی ڕابردوو دوایند و بەندکراوی هەڵاتووی فەڵەستینی بەندیخانەی جەلبوع دەستگیر کرانەوە. باوکیەکێک لە بەندکراوەکانیش ڕایگەیاند بەندی هەڵاتووەکان بۆ پاراستنی سەلامەتی دانیشتوانی ئەو خانووی تێیدا بوون خۆیان بەدەستەوە داوە. سوپای قەوارەی ئیسرائیل لە ڕاگەیاندراوێکدا ئاماژەی بەوە داوە کە بەبێ ڕوبەڕووبوونەوە و کەوتنەوەی هیچ زیانێکی گیانی لە ڕیزەکانیان هەریەک لە ئەیهەم کەمامچی و منازل نەفیعاتی لاگەڕەکی شەرقی لە شاری جنین لە باشووری کەناری خۆراوا دەستگیر کردوتەوە. فواد کەمامچی باوکیەکێک لە دەستگیرکراوەکان ڕایگەیاند کوڕەکەی بەر لە دەستگیرکردنەوەی با تەلەفۆن پێی وتووە بۆ پاراستنی هاوڵاتیانی نێو ئەو خانووی تێیدا بوون خۆیان بەدەستەوە دەدەن. ڕۆژنامەی یەدیعۆ ئەحرۆنۆتی ئیسرائیلی ئاماژەی بەوە داوە دوای دەستگیرکردنەوەی ئەو دوو کەسە هاوڵاتیان بە بەرد و بۆمبی مۆلۆتۆڤ و تەقەکردن ڕوبەڕووی هێزەکانی ئیسرائیل بوونەتەوە. دەستگیرکردنەوەی ئەم دوو وڵاتوە فەڵەستینیە دوای دەستگیرکردنەوەی 4 هاوڕێکەی دیکەیان دێت لە ڕۆژانی هەینی و شەمەی ڕابردوو کە هەر لە ساتی هەڵاتنیانەوە ئیسرائیل با بەشداری هەزاران کەس لە هێزی ئەمنی و تایبەت و لە ڕێی هەلیکۆپتەر و ئامرازی پێشکەوتووی تەکنەلۆژیاوە بە دوایاندا دەگەڕا. سەرچاوەیەکی پۆلیسی ئیسرائیلیش ڕایگەیاند تێچووی گەڕان بە دوای ئەو وڵاتوانەدا بەرزترین ڕێژەی لە مێژووی ئیسرائیل تۆمار کرد کە زیاتر لە 20 ملیۆن دۆلار بووە و ڕۆژانە 3 بۆ 6 ملیۆن دۆلار لەسەریان کەوتووە. بزوتنەوەی حەماس لە بەرامبەر دەستگیرکردنەوەی ئەو بەندکراوانە ڕایگەیاند ئەم دەستگیرکردنە لە قەبارەی سەرکەوتەکە کەم ناکاتەوە. زاهیر جەبارین ئەندامی بزوتنەوەی حەماس ئاماژەی بەوەدا خودی هەڵاتنەکە قەبارەی بچووکی دوژمنی نیشانداین کە بووە مای گاڵتەجاری بە زایۆنەستەکان لەلایەن خەڵکەوە. جێوەبیرێنانەوەیە لە ڕۆژی 6 ئەیلول 6 بەندکراوی فەڵەستینی لە ڕێگەی هەڵکەندنی تۆنێلێکەوە لە ژێر زەوی بەندیخانەی جەلبەوە توانیان هەڵبێن و پاش هەفتەیەک 4یان دەستگیر کرانەوە کاریەک لە محەممەد عاریزە و مەحموود عاریزە و زەکەریا زوبێدی و یعقوب قادری بوون. مێژووی هەڵاتنی زیندانیان لە جیهاندا نوێ نییە، تەنانەت بەشێک لە وڵاتنانە کراونەتە فلیم. ئەوەشی پەیوەستە بە فەڵەستینەوە بەنکراوێکی هەڵاتووی وەک ئەمجەد ئەلدیک پێناسەی دەکات کە لە ساڵی 2003 لە بەندیخانەی عوفەری ئیسرائیل لە نزیک ڕامەڵڵا هەڵاتووە و خۆی دەڵێت ئەگەر بزمارێک یان کەوچکێکت پێبێت دەتوانیت هەڵبێت، هەرچەند ئەوەش گرنگ نییە کە کەی و چۆن و لەکوێیە، بەڵکو ئەوەی گرنگە ئیرادەی بەدەستێنانی ئازادیە.